سڵاوتان لەبێ بەڕێزان. ئێستا چاوی دنیا لەسەر کۆبانەیە. شەقامەکانی ئەم هەرێمە پڕ بووە بە هاواری کوردانی باشوور بۆ بەهاناوەچوونی کانتۆنی کۆبانێ. کوردان لە هەموو دنیا ئەوەی لە دەستیان بێت وەک چالاکی مەدەنی دەیکەن بۆ ئەوەی فشار لەسەر دنیا دروست بکەن، بۆ ئەوەی کۆبانێ نەکەوێتە دەست داعش. گلەیەکی زۆر دەکرێت لە سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان و پارتە سیاسەکان و بەتایبەتر پارتی دیموکراتی کوردستان بەوەی بەهانای کۆبانێوە ناچن. بەڕێزان لە دیوی دووەمی هەواڵدا لەگەڵ میوانەکە مەحمەدکانی ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان گفتوگۆی دۆخی کۆبانێ دەکەین. ئێوەش دەتوانن لە ڕێگەی تۆڵی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێی پەیجی NRTەوە پرسیارەکانتان بە کۆمنت بۆ ئێمە بنێرن. کاک ئەحمەد زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. حەز دەکەم سەرەتا خوێندنەوەی ئێوە و پارتی دیموکراتی کوردستان بزانم سەبارەت بەوەی لە کۆبانێ ڕوودەدات. ئێمە لە ڕاستیدا وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو هەموو کوردێک هیچ درێغیەک ناکەین بۆ ئەوەی بەهانای کۆبانیەوە بچین و بە هەموو شێوەیەک ئەوەی لە دەستمان بێت ئەنجامی دەین و دەیکەین بۆ زانیاری بەڕێست و هەموو ئێمە وەکو پارتی و وەکو مەکتەبی پەیوەندیەکان و بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکان دکتۆر کەمال کەرکووشی بە ڕێنماییەکانی جەنابی سەرۆک بارزانی ڕاستەوخۆ پەیوەندی هەیە لەگەڵ برایان لە ناو کۆبانی و ڕۆژانە هاوکاری تەواوی کۆبانی کراوە، بەڵام لەوانەیە دوور لە میدیاکان بوو بێت و دیارە وەزعکەش وا دەخوازێت جگە لە مەسائیلی هاوکاریکردن و دروستکردنی ڕایەکی گشتی و هەوڵدان بۆ ئەوەی هاوکاریەکی نێودەوڵەتی بۆ کۆبانی بێتە دی هەروەک بۆ باشووری کوردستان هاتوۆتە دی کە هەمیشە پارتی دیموکراتی کوردستان و خودی جەنابی سەرۆک بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان هەمیشە لە هەوڵ و تەقەڵادا بووە بۆ ئەوەی لە کۆبانی مووسڵێکی تر دروست نەبێتەوە و خەڵکی کۆبانی نەکەونە ژێرشاڵاوی ترسناکی تیرۆریستان. جگە لەمەش هەر لە ڕۆژانی یەکەمەوە دەستگای خێرخوازی بارزانی کە کۆمەکی خەڵکی سڤیلی کۆبانی کردووە و بەردەوامیش دەبین و ئەوەش وەکو ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەییە لە سەرشانمان و ئەرکی سەرشانی هەموو تاکێکی کووردە و بە ئەرکێکی پیرۆزیشی دەزانین بۆ ئەوەی بتوانین بەرگری لە خاچی کوردستان بکەین و بەرگری لە برایانی کورد بکەین لە هەر شوێنێکدا هەبیت و بتوانین کۆمەکی هەم سەربازی هەم مەدەنی هەم ئینسانی بگاتە خەڵکی کۆبانی و ڕایەکی گشتی بۆ هاوکاریکردنی خەڵکی کۆبانی و ڕۆژاوای کوردستان بێتە دی. بەڵێ کاک ئەحمەد ئەگەر دیقەت بێ ینی زۆرترین ڕەخنەکان لەسەر پارتی دیموکراتی کوردستان چڕ بۆتەوە، بەردەوامیش دەوترێت کە بەشێک لە هۆکارەکەی ئەوەیە کە پۆستە گرنگەکانی ئەم هەرێمە بەشێکی لە دەست پارتی دیموکراتی کوردستانە، بە نمونە سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بە تایبەتر سەرۆکی هەرێمی کوردستان کە لە ئێستادا فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی، ینی دەوترێت کە ئەوە دەبێت بڕیار بە بۆ ناردنی هێز بۆ کۆبانێ. من بە بەڕێستم ڕاگەیان هەر لە سەرەتاوە کە پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە پەیوەندیدایە لەگەڵ برایان لە کۆبانی و ئەوەی باسیش دەکرێت بەداخەوە، ینی لەوانەیە خەڵکانی بیانەوێت چ مزایدەی سیاسی بکەن یا چەواشەکاری بکەن، بەڵام پارتی دیموکراتی کوردستان هیچ ڕۆژێک لە ڕۆژان لە مزایدەکردنی خەڵک نەترساوە و حسابیشی لەبۆ نەکردووە لەبەرەوەی ئەوەی پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی دەزانێت ئەوە دەکات و ئەوە ئەرکێکی پیرۆزە لە سەرشانی هەموو کوردێک و لە سەرشانی پارتی دیموکراتی کوردستانیش وەکو هەموو خەڵکی کوردستان کە دیفاع لە کورد بکە، دیفاع لە خاچی کوردستان بکە بە هەموو ئامرازێک کە بەردەست بێت کە بگونجێت
و خودی جەنابی سەرۆک بارزانی وەکو بە بەڕێستم ڕاگەیان لەسەر هێڵە بۆ دروستکردنی هاوکاری و کۆمەک بۆ خەڵکی کۆبانی و لەسەر ئاسی نێودەوڵەتیش لە پەیوەندیدایە و پارتی دیموکراتی کوردستانیش لە پەیوەندیدایە یعنی ئیتر ئەوەی بۆ مساعدەی سیاسی دەگوترێت یا خەڵکێک دەیەوێت ڕخنە لە پارتی دیموکراتی کوردستان بگرێت بەس بۆچی کاک ئەحمەد ینی بۆچی لەناو کۆی لایەنە سیاسەکاندا تەنیا ناوی پارتی دەهێنرێت و تۆ دەڵێ کە لەسەر مستەوای سەرۆکی پارتی کە مەسعود بەرزانیە لە پەیوەندیدان جۆ لێمە کاک ئەحمەد جۆ لێمە کاک کارزان ئێستا جۆت لە من هەیە کاک ئەحمەد دەنگت نسبە بەڵێ من هەوڵە دەم دەنگم بەرز بکەمەوە بۆی دەنگەکەم بگا بە تۆ کاک ئەحمەد پرسیاری ئەوم کرد بۆچی ناوی لایەنەکانی دیکە ناهێنرێت بە تەنیا ناوی پارتی دیموکراتی کوردستان دەهێنرێت و تۆ باست لەوە کرد کە دەنگت نسبە بەڵێ هیوادارم هاوکارانم هەوڵ بدن دەنگی من باشتر بگەێنە کاک ئەحمەد کاک ئەحمەد ئەگەر لە ئێستادا جۆت لە من بێ پرسیارەکەم دووباراکەمەوە جۆت لێمە کاک ئەحمەد بەڵێ کاک ئەحمەد پرسیارەکەمەوە بوو کە بۆچی لە ناو کۆی لایەنەکاندا تەنیا ناوی پارتی دیموکراتی کوردستان هێنرێت واتە ڕەخنەکان زۆرتر ڕۆبەڕووی پارتی دەکرێتەوە و باس لەوە کرد کە لەسەر مستەوای سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئێوە لە پەیوەندیدان لەگەڵ پێدەدا یاخود لەگەڵ خەڵکانی کۆبانیدا بەڵام ئەوان باس دەوە دەکەن ئەوان هاوکاری سەربازیان دەوێت خۆتاوەکو ئێستا هەرێم هیچ هاوکارێکی سەربازی گەیاندۆتە کۆبانێ کاک کارزان لە ڕووی نردنی چەکەوە نەک ئێستا زووتر هاوکاری چەکدارانی کورد لە ڕۆژاوای کوردستان کراوە ئەوە حەقیقەتە ئەگەر ئینسان تۆزێک بە زەمیرەوە باسی لێ بکات دیارە بەداخەوە خەڵکانێک هەن دەیانەوێ پارتی دیموکراتی کوردستان لە گۆشەیەک دیار بدەن کە تەقسیری هەیە بەڵام من وەکو باسم کرد ئەوە زۆر دوورە لە ڕاستی بۆ نمونە دوێنێ کە کاتێک کۆبوونەوەی حزبەکان لە مەکۆی گۆڕان هەبوو من نازانم بە ئەنقەز بوو یا ینی من لەوسەوە حکوم نادەم بەس بۆ ئەوەی جەنابتان ئاگادار بن کۆبوونەوەکە سەعات 4 بووە ساعت 3:04 ئاگاداری پارتی دیموکراتی کوردستانیان کردوێتەوە لە ڕێگەی مەکتەبی پەیوەندیەکان و بەو ئەندام مەکتەبە بەڕێزەی ئێمەیان گوتیە بۆ ئەوەی دواتر گلەی نەکەن نەڵێن ئاگادار نەکراوێتەوە تەبیعی کۆبوونەوەکانی پێشتریش پارتی دیموکراتی کوردستان ئاگادار نەکرابوونەوە من وەکو بەرپرسی پەیوەندیەکانی کوردستانی و عێراقی هیچ کەسێک هیچ لایەنێک ئێمەی ئاگادار نەکردووە کە لە کۆبنەوەکە ئامادەبین دوێنێش زۆر بەدرەنجیەوە ئاگاداریان کردینەوە پێ دەڵم یعنی هەمووی فەرقەکە 3 چارێک بووە 3 ئاگاداریان کردینەوە و 4 دەبا لە کۆبنەوەکە ئامادەبین کاتێک کۆبنەوەکە بە ئەمەیان ڕاگەیان لەسەر ئاستی لق و مەڵبەند و مەکۆ و دەستگاکانی حزبی پایتەختی هەرێم بووە نەک لەسەر ئاستی سەرکردایەتی حزبەکان بوو بێت ئەگەر لەسەر ئاستی سەرکردایەتی با بەتەکید ئێمەش بەشداریمان دەکرد و زۆریش ئاسایی بوو دوێنێ خۆشمان بەشداری بکەین لێرەدا مەبەستە سەرەکیەکە ئەساسە کە بەوەی پشتگیری لە کۆبانی بکرێت و بەتەکید ئێمە هەڵوێستی خۆمان دەربڕی و لە پێشەوەی هەموو حزبەکان بۆ ئەوەی پشتگیری کۆبانی بکرێت و شتێک هەیە ئێمە سەیری ڕۆژاوای کوردستان ناکەین تەنها لە ڕوانگەی پێدەوە حزبی سیاسی تر زۆر لە ڕۆژاوای کوردستان مێژووی خۆیان هەیە خەڵکی تێکۆشەر و شۆڕژێڕی خۆیان هەیە چەکداری خۆیان هەیە بەداخەوە دیارە لایەنێک لە ڕۆژاوا دەیەوێت تەنها خۆی بەرگری بکات و میدیاکانیش باز دەکەن کە قبولیان نییە خەڵکی تر بچێ بەرگری لە خاچی کوردستان بکات لە کاتێک بەرگریکردن لە خاچی کوردستان هەم ئەرکە هەم دەبێت ڕێگاشە بێت بۆ ئەوەی هەموو کوردێک بتوانێت بەرگری لەوە بکات ئەوەکەی تر لە ڕووی سەربازیەوە جەنابی سەرۆک بارزانی و پارتی دیموکراتی کوردستان و وەزارەتی پێشمەرگەش لە هەرێمی کوردستان ڕایگەیان ئەگەر بکرێت ڕێگا هەبێت بۆ ئەوەی پێشمەرگە بگاتە کۆبانی درێخی لەوە ناکرێت
پێشمەرگە قارەمانەکان چۆن بەرگری لە مەخمور و لە گوێڕ و لە خانەقین و جەلەولاو لە شنگال دەکەن ئەو هاش بە ئەرشی سەرشانی خۆیان دەزانن بەرگری لە کۆبانی و هەموو پارچەیەکی پیرۆزی کوردستان بکەن بەڵام بەداخەوە لە ڕووی لۆجستیەوە دیارە ئێستا ناگونجێت ناتوانرێت پێشمەرگە بگەنرێتە کۆبانی تەنها دەوێت لە ڕێگەی تورکیاوە داخل بێت ئیتر ئایندە کەفی لە بەوەی ئێمە باشە بتوانین پێشمەرگە بگەین کاک ئەحمەد لەسەر بەڵام خۆشبەختانە داعمە نێودەوڵەتی کە ئێستا هەیە هەروەکو لە میدیاکان بڵاو کراوەتەوە و شاهدی حاڵن کە فڕۆکە زەنجەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی و بە سەرۆکایەتی ئەمریکا کە زەبری کوژندە لە تیرۆریستانی داعش دەوەشێنن لە دەور و بەری کۆبانی بەتەکید ئەو ئیرادەی کورد هەیەتی زۆر گەورەترە لەو پیلان و لەو دەسەڵات و لەو هێزەی کە دەیەوێت خاشی کوردستان داگیر بکات بۆیە هیچ کاتێک دوژمنان نەیانتوانیوە ئیرادەی کورد تێک بشێنن و ئێستاش ناتوانن و هەر لە ئەنجامدا ئیرادەی کورد بەسەر دەکەوێت. بەڵێ کاک ئەحمەد من پرسیار دەکەم ئێمە وەکو کورد قسە دەکەین نەک تەنها وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەوەی لە دەستمان بێت دەیکەین و هەولیش دەدەین هەموو هاوکاریەک بە هەموو لایەنەکانی سەربازی سیاسی ئینسانی ڕاگەیاندن و سرترکردنی دامی نێودەوڵەتی بۆ هەموو پارچەکانی کوردستان کە ئیمڕۆ ڕوبەڕووی پەلاماری تیرۆریستانی داعش دەبێتەوە فراهەم بکەین و هەوڵ بدەین هەروەکو چۆن لە باشووری کوردستان لە ئارادایە لە ڕۆژئاواش لە ئارادا بێت. بەڵێ کاک ئەحمەد دەنگی من دەگاتە تۆ؟ کاک ئەحمەد جۆ لێمە؟ کاک ئەحمەد؟ بەڵێ بەڕێزان وچانێکی کورت وەردەگرین و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین. MRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن هەمووان بێ جیاوازی لێرن. بەڵێ بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێ بەردەوامی لە گفتوگۆکەمان لەگەڵ ئەحمەد کانی ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە قسە دەکەین لەسەر دۆخی کۆبانێ و هەروەها هەڵوێستی پارتە سیاسەکان و بەتایبەتر هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان لە هەرێمی کوردستان سەبارەت بەوەی ئێستا لە کۆبانێ دەگوزارێت. کاک ئەحمەد دووبارە سڵاوت لێبێ و داوای لێبوردن لە تۆ لە بینەرانیش دەکەم بەهۆی ئەو گرفتە تەکنیکیەوە. پرسیاری ئەوە دەکەم مەسلەی تورکیا دەکەینێتە وەرەێکی گرنگ و دواتر زۆر لەسەری دەوەستین بەڵام لە بەشێکی قسەکان تا باست لەوە کرد کە ڕوونە لایەنێکی دیاریکراو دەیەوێت لە ئێستادا بۆ خۆی ڕۆژ ئاوا بەڕێوە برێ و ڕێ بەلایەنەکانی دیکە نادا کار بکەن ئەگەر مەمە بەست لە پێدە بێ خۆ لە ئێستادا کۆبانێت تەنیا پێدەیەکە بەرگری لێ دەکات یاخود شەڕی تێدا دەکات. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کە ئەو ڕخنانی لە پارتی دەگیرێت ئەوەی کە لە قسەکانی تۆ خوێنرایەوە بەشێکی ڕاز نییە بۆی کە هێشتا پێتان وایە لایەنێکێ دەیەوێت خۆی بسەپێنێ. هەر حەز دەکەم کۆمنتێکی فەیسبووکیشت بۆ بخوێنمەوە پارتی دەڵێ پارتی تەنیا بۆ ڕوخاندنی یەپەگا هاوکاری کۆبانێ ناکات و ئەوان دەزانن کە ئەو هێزەی لە کۆبانەیە دەتوانێت کۆبانێ و ڕۆژ ئاواش بپارێزێ بەڵام ئەم پێی وایە دیارە کە وڵات هەرکی ناوە دەڵێ پارتی تەنیا بۆ ڕوخاندنی یەپەگا نایەوێت هاوکاری کۆبانێ بکات. لە ڕاستیداوە ئەوە قسەیەکی زۆر بێ بنەمایە لەگەڵ ڕێزم لە بۆ خاوەنەکەی چونکە پارتی نەک نایەوێ یەپەگە بڕۆخێت بەڵکو دەیەوێ یەپەگە هێزێکی کاریگەر بێ. ئەمە کێشەیەکی نەسیاسی نە شەخسیمان لەگەڵ هیچ هێزێکی تێکۆشەری کورد نییە کە ڕوبەڕووی دوژمنان دەبێتەوە بە تایبەتی تیرۆریستانی داعش. ئەو چ جای ئەوەی کە پارتی بێوێ کۆبانی بڕۆخێت لە بەرەوەی یەپەگە بەتەنیا بەرگری لە ڕۆژاوای کوردستان دەکات. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا لە ڕۆژاوا ئەگەر حزبەکانی تری سیاسی کە مێژوویەکی دوور و درێژیان هەیە لە خەبات چ خەباتی سیاسی یا مەدەنی یا لە گرتن و لە سێدارە دران لە لایەن ڕژێمە یەک لە دوای یەکانی سووریا ئەگەر ئیمڕۆ لەگەڵ یەپەگە لەگەڵ ئەو برایەنە شان بەشانی ئەوان بە یەکەوە بان و ئەو دامەزراوانەی کە ئەوێ هەند شەرعیەتێکی دەستوریان هەبوایە
ئێستا بەرەنگاربوونەوەکە بەهێزتر نەدەبوو ینی بەداخەوە دەبێت لێرە پرسیار بکەین ئایا ئەو داعمە نێودەوڵەتیە لە ڕۆژاوا لە بەرچی دواکەوت لەبەر ئەوەی نییە کە لەوێ خەلەلێکی سیاسی هەیە لەبەرەوە نییە کە خەڵکێک لە چوارچێوەی تەیاری نێودەوڵەتی دەرچووە بە شێوەیەک کە دامی نێودەوڵەتی جارێ قەلەقە لەوەی کە وەکو پێویست دامی بکە سەرڕای ئەوە پارتی دیموکراتی کوردستان و خودی جەنابی سەرۆک بارزانی لە هەوڵێکی بێوچاندایە بۆ ئەوەی بە هەمان ئاستی دامی نێودەوڵەتی کە لە بۆ باشووری کوردستان هەیە بۆ ڕۆژ ئاواش هەبێت بۆیە ئێمە سەیری ڕۆژاوای کوردستان ناکەین لە ڕوانگەی تاکە حزبێکەوە هەتا وەکو ئەگەر کێشەیەکی کاتی سیاسیشمان هەبێت ئەوە بەڕاستی چارەنووسی ملەتێکە چارەنووسی خەڵکانی سڤیلە ینی ئێمە ئەوە باشە پارتی دیموکراتی کوردستان نییە کە پێشەنگ بوو لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە سەدان هەزار ئاوارەی ڕۆژاوای کوردستان ئێستا لە هەرێمی کوردستانە و خزمەتێکی باشیان پێشکەش دەکرێت لە هەموو ڕوویەکەوە ینی بەڕاستی ئەوە ئیتیهامێکی باتلە بەڵام ئەگەر خەڵکێک وا تەسەور دەکات پارتی بەوە دەشلەژێ پارتی بەوە ناشلەژێ لەبەرەوەی پارتی سەرما و سۆڵ و گەرما و ناخۆشی زۆر دیوە ئەوە لە 75 گەورەترین پیلانی نێودەوڵەتی و هەرێمایەتی لە دژی کرا لە 88 پارتی بە داستانی خوا کورد وەڵامی دوژمنی سەرسەختی خۆیدایەوە دوای ئەنفال و کیمیا باران لە 2003 و دەڵێم کەمتر لە مانجێک کاتەکە وەڵامی گەورەترین ئەوەی ئەنزیمەی تیرۆریستی لە دنیا کە داعشە پێشمەرگەکانی کوردستان و بەشی سەرەکی پارتی دیموکراتی کوردستان بەرەنگاریان بووە و ئێمە حەز ناکەین بەڕاستی بە ناوی تاکە حزبێ قسە بکەین وەکو پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوە نەخزمەتی خۆمان دەکەن نەخزمەتی ملەتەکەمان دەکات ئیمڕۆ لە هەموو کاتێک زیاتر پێویستە کە لە ئاست مەسئولیت بین لە ئاست ڕوبەڕووبوونەوەی ئەو خەتەرە بین کە ڕوبەڕوومان دەبێتەوە ئەویش تەنها بە یەکڕیزی و برایەتیمان دەبێت ڕۆژی ئەوە نییە بین لەبەر بەرژەوەندی تەسشی حزبایەتی ملەتەکەمان بکەینە خەتەر یعنی چ هوەرێکی تێدایە ئمڕۆ تەنها بڵێن تەنها پارتی دیموکراتی کوردستان یا حزبێک بەرەنگاری دوژمنان بوویتەوە ئەوانی تر لەگەڵی بەشدار نینە ینی ئەوە چ ماهیەتی تێدایە چ هوەری تێدایە بەعکسەوە ئمڕۆ پێویستمان بە هەموو تواناکان هەیە بە هەموو ڕۆحە شۆڕژێڕی و خەباتکەر و بەرخودانەکان هەیە بۆ ئەوی ڕوبەڕووی دوژمنان بینەوە پاراستنی منداڵێکی کورد پاراستنی پیرێژنێکی کورد پاراستنی ئینسانێکی کورد ئیمڕۆ لە هەیبەت و ناوی هەمومان گەورەترە بۆیە ئێمە هەوڵ دەدەین کە بتوانین دوژمنانمان بە چۆکدا بدەین و خاچی خۆمان بپارێزین کاتی ئەوە نییە مزایداتی سیاسی دروست بکەین و خۆشبەختانش میلەتی ئێمە ئیمڕۆ وشیارە یعنی ئەوە هەرێمی کوردستان و ئەوە ئاوارەکانی ڕۆژاوای کوردستان و ئەوە داعمە سیاسی و مادی و معنەوی و ئینسانیەکان و هەتا ناردنی چەشیش ینی درێغی نەکراوە و ئەگەر بشکرێت لە ڕووی لۆجستیشەوە لە ڕووی بەشداریکردنی فعلیشەوە پێشمەرگە قارەمانەکانی هەرێمی کوردستان ئینشاءالله دەگەنە کۆبانیش و ڕووبەڕووی تیرۆریستانی دا باشە کاک ئەحمەد لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک هیوا دەپرسێت دیارە ئەم قسانەی ئەم کۆمنتانی ڕوبەڕووی تۆ دەکاتەوە دەڵێ با لە خۆپشاندانەکەی هەولێردا ئەم قسانەی دەنگت نەما جۆت لێمە کاک ئەحمەد کاک ئەحمەد دەنگی من دەگاتە تۆ کارزان دەبی بمبووری وڵات دەنگت نییە بەڵە بەڕێزان دیارە بەداخەوە بەباشی دەنگی من ناگاتە کاک ئەحمەد هیوادارم هاوکارانەمەوە گرفتە چارەسەر بکەن بۆی بتوانین گفتوگۆکەمان تەواو بکەین پرسیارێکی زۆر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک هاتووە هەروەها کۆمەڵێک پرسیاری دیکەمان هەیە سەبارەت بە تەوەری تورکیا کە پەیوەندێکی باشی لەگەڵ هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتدا هەیە بۆچی سوود لەم پەیوەندیە وەرناگیرێ بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە هاوکاری
کۆبانێ بکرێت یاخود ئەو هێزانە بکرێت کە لە ئێستادا لە کۆبانێن. کاک ئەحمەد لە ئێستادا دەنگی من دەگاتە تۆ؟ بەڵێ ئێستا باشە. بەڵێ کاک ئەحمەد لا تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هیوا دەڵێ کارزان بەڵێ ببوورە با ئەم کۆمنتت بۆ بخێنمەوە. هیوا دەڵێ با لە خۆپشاندانەکەی هەولێردا ئەم قسانەی بکردایە دیارمە بەستی تۆیە. دەڵێت پەرلەمانتاران و کادرانی پارتی بەشداریان لە ڕێپێوانەکەی هەولێردا نەکرد. بۆچی؟ کۆمنتیەوە. ئەوەش دوورە لە ڕاستی چونکە من لەگەڵ نوێنەری پارتی دیموکراتی کوردستان کە ئەندامێکی بەڕێزی کارژێڕی لەقی دوو بوو لە خۆ پێشاندانەکە بوو و ئەو نوێنەری پارتی دیموکراتی کوردستان بوو هەروەک لە بەیانەکەشدا هات کە ئیمڕۆ جەماوەری هەولێر بەشداریان کرد لە ڕێپێوان و ئەوە ڕاست نییە کە پارتی دیموکراتی کوردستان بەشداری نەکردووە. ئێمە دیسانەوە دەیڵێم بۆ ئەوە بەشداری ناکەین کە ئایا قازانجی پارتی دیموکراتی کوردستان لە شوێ دەبێت. ئێمە بۆ ملەتەکەمان بەشداری دەکەین. ئێمە 100% لەگەڵ معاناتی خەڵکی کۆبانین، لەگەڵ ئەو تێکۆشەر و شۆڕژێرانین کە ڕووبەڕووی تیرۆریستانی داعش دەبنەوە. بەڵام لە مهاتەرات هەمیشە پارتی دیموکراتی کوردستان دوور دەکەوێتەوە، لە مزایدات دوور دەکەوێتەوە. پارتی دیموکراتی کوردستان تەنها سەیری پێشەخۆی ناکات، سەیری دوور دەکات، هەموو حیساباتێک دەکات، حیساباتی مستەقبەلی و ئێستا و ڕابردووش ئەو شاهدیە لە بۆ پارتی دیموکراتی کوردستاندان. بۆیە ئێمە خەڵکی لەگەڕێزم خەڵکی نامەسئول یا خەڵکی ئەوەی کە بەداخەوە من حەز ناکەم هەندێک وشە بەکاربێنم کە لەوانەیە زۆر لە سیاست قوڵ نەبن تەماشای ڕێیوانەکەین. ئێمە گرنگترین شت لامان بەرژەوەندی ملەتەکەمانە شتێک ناکەین. ملەتەکەمان بەیانی دوو بەیانی لە ڕووی نێودەوڵەتیەوە، لە ڕووی دۆستایەتیەوە، لە ڕووی هاوپەیمانێتیەوە زەرەر بکات. ینی فەرموو ئێستا ئەوەی داعش دەیکات، ینی تو تەماشای چەکدارێکی داعش بکە خۆی بەکوژ دەدات، ئینتیحار دەکات. بەڵام لەبەر ئەوەی دەیکات مهاتەرەیە مستەقبەلی نییە. ئێمە کورد شتێک دەکەین کە مستەقبەلی هەبێت. قەت و قەت لە مافی خۆمان تەنازل ناکەین بە هەموو شێوەیەک. هەموو قوربانیەکمان داوە، قوربانی زۆر گەورەماندایە بۆ ئەوی بە مافەکانمان بگەین، بەڵام ناچینە ناو یاری مهاتەرات یاخود گەمە بە مەسائیلی مستەقبەلی و مەسیری ملەتەکەمان بکەین. و پارتی هەمیشە حەشیم بووە لە ممارەسەکردنی سیاست، وەزعی نێودەوڵەتی، وەزعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، وەزعی دراوسێکانی هەمیشە لە بەرچاو بووە. زۆر ژیرانە خوێندیتەوە، زۆر ژیرانە ڕەفتاری کردووە و زۆر لەسەر خۆش، بەڵام بەتونترین شێوەش بەرەنگاری دوژمنان بوویتەوە. بۆیە حەز دەکەم ئەوە لای هەموو خەڵکی کوردستان ڕوون بێت کە ڕوونە، دڵنیام لەوەی ئاشکرایە، دڵنیام لەوەی کە خەڵکی کوردستان متمانەی تەواویان بە پارتی دیموکراتی کوردستان هەیە. لەبەر ئەوەی پارتی دیموکراتی کوردستان حزبێک بووە بە مێژووی خۆی، مساومەی لەسەر مافەکانی گەلی کورد نەکردووە، مساومەی لەسەر پارچەکانی تری کوردستان نەکردووە، ئاعتیباری لە بۆ خصوصیات داناوە، ئاعتیباری لە بۆ دۆستایەتی داناوە، بەڵام هەموو ئاعتیبارەکان لە بەرامبەر مافی کورد کە ئەو گەورەترین ئاعتیبار بووە نەخوێندراینەتەوە، چونکە ئێمە دەست لە مافی خۆمان هەڵناگرین وەکو گەلی کوردستان. بۆیە ئینفعالات و ئیستیفزازکردن و دروستکردنی توهمە و بوختانکردن بە پارتی دیموکراتی کوردستان هیچ ڕۆژێک لە ڕۆژان لە فەرهەنگی پارتی دیموکراتی کوردستان شوێنی نەبوویتەوە و حسابیشی لە بۆ نەکراوە. ئەوەی ڕاستە ئەوەی مافی ملەتەکەمانە پارتی لە بۆ ئەوە تێکۆشاوە و قوربانی داوە و قوربانیش دەدات. بەڵێ هەمیشە ئێستش بۆ خۆت لە قسەکان تا باست لەوە کرد کە نەناردنی هێز لەلایەن هەرێمی کوردستانەوە بەشێکی پەیوەندی بەو هەڵکەوتە جوگرافیەوە هەیە. تەنیا شوێنێک کە بتوانرێت لە ڕێگەیەوە هێز بنێنرێت تورکیایە. بۆچی
حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتتر پارتی دیموکراتی کوردستان سوود لەم پەیوەندی نابینە لەگەڵ تورکیا. کاک ئەحمەد وابزانام دیسان دەنگی من ناگاتە تۆ؟ ئێستا باشە. بەڵێ کاک ئەحمەد پرسیارەکەمەوە بوو ئێوە لەگەڵ تورکیادا و بە تایبەت دیارە پارتی دیموکراتی کوردستان پەیوەندێکی باشتان هەیە لەگەڵ حکوومەتی تورکیایە، بۆچی نەتوانراوە سوود لەم پەیوەندیە ببینرێت بۆ ئەوەی لە ڕێگەیەوە هێز بنێردرێت بۆ کۆبانێ، یان ئەگەر هێزیش نەنێرێت تەنانەت ئەمڕۆ نیان دەهێش برینارەکانی یەپەگە ینی بنێردرێتە نەخۆشخانەکانی تورکیا؟ ئێمە بەڕاستی سوپاسی دەوڵەتی تورکیا دەکەین کە لە کات و ساتە ناخۆشەکان هاوکاری ئێمەیان کردووە وەکو خەڵکی کوردستان وەکو هەرێمی کوردستان. لەو دوایەدا لەوانەیە تۆزێک سستی بە هاوکاری تورکیەوە بینرابێ، ئەمە وەکو پەیامێک گەیەندراوە بە تورکیا بەڕگاتی خۆیان هەبووە لەوەی کە هەڵبژاردنیان هەبووە، دواتر ئەوەیان هەبووە ڕەهایینیان هەبووە لای داعش. لە ڕۆژانی ڕابردوو هەر لە میدیاکان بڵاوکراوە کە دەوڵەتی تورکیا ئامادەیە هاوکاری خەڵکی کۆبانی بکات و ڕوبەڕووی داعش بێتەوە و وابزانم بە هەزاران ئاوارەی ڕۆژاوای کوردستانیش ئێستا لە ناو خاشی تورکیادان و خزمەتگوزاریان پێشکەش دەکرێت. ئەوەکەی تر ئەوەی بەڕێزت باسی دەکەی من زادیاریم نییە کە ئایا بریندارەکان ڕێگەیان پێدراوە یا پێ نەدراوە، بەڵام ئەگەر ڕێگەیان پێ نەدرابێ شتێکی باش نییە. داوا دەکەین کە دەوڵەتی تورکیا ینی هۆکارەکەی هەرچ بێت، چونکە مەسلەی بریندار بەڕاستیەوە مەسلەیەکی ئینسانیە بەر لەوەی سیاسی بێ یا سەربازی بێ و ئەوانە ڕوبەڕووی تیرۆریستانی داعش دەبنەوە کە خۆی لە خۆیدا داعش تهدیدێکە بۆ سەر هەمومان و بۆ سەر تورکیاش. باشە کاک ئەحمەد، بەڵام بۆ نمونە سەرخێڵ محەممەد لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێ بۆچی ئەوەندە دڵی تورکیا ڕادەگرن لە کاتێکدا بە ئاشکرا ئەو دۆستی دوژمنە لە نێوان کورد و داعشدا داعشی هەڵبژاردووە. هەموو کەسێکە بۆیە دەبێ خۆشمان بگونجێنین لەگەڵ سیاسەتی نێودەوڵەتی و شتێک نەکەین کە ببینە سەبەبی ناڕەحەتی دۆستانمان. یعنی تو چۆن ئینتیزاری ئەوەتە خەڵک هاوکاریت بکات، دەبێ خەڵکیش ئینتیزاری ئەوە هەیە کە توش هاوکاری بکەیت، نەببیە سەبەبی ناڕەحەتی وان. یعنی تو ناکرێ لە بۆ خەڵکێک وا پیشان بدرێ کە ئەتوو لەگەڵ دوژمنانی ئەو هاوکاری دەکەی و دوایش داوای هاوکاری لێ دەکەی. بۆیە ئەوە شتێکی گرنگە، ینی ئەوە وابزانم لای هەموو ئینسانێک، لای هەموو لایەنێک، لای هەموو حزبێک حساباتی تێدا، ینی دەبێ ئەو حساباتانە بکرێ. بەڵش مبەریر نییە بۆ دەوڵەتی تورکیا من دیفاع لە کورد دەکەم، دیفاع لە تورکیا ناکەم. یعنی مەسلەی بریندار هەروەکو باسم کرد، ئەگەر تورکیا ڕێگای پێ نەدابێ، کە دەوڵەتی تورکیا ڕێگای پێ نەدابێ شتێکی باش نییە. ئەم ینی وا دەکەوێتە ژێر ئەنزار و ژێر ڕەخنەشەوە. بەڵام دەبێ هاوکاری لە نێوان دەوڵەتی تورکیا و لە نێوان خەڵکانی کۆبانی هەبێت و هاوکاریەکەش لە هەردوو لاوە بێت، نەکتەنها یەکلایەنە بێت. بەڵێ زۆر سپاس بۆ ئەحمەد کانی ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ کۆمنت و سەرنج و پرسیارەکانی وژە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. تا بەرنامێکی دیکە شاد بن.